خەڵکێک حەقی خۆیەتی گاڵتە بە من بکە، خەڵکێک حەقی خۆیەتی بە من بڵێ بۆ قاتەکەی جوانە، حەقی خۆیەتی والله گردنی ئازابێ کورە ئەو بە حرام ناتوانێت قاتێ باش بکڕێ، هەر بە حرام بە هەموو شێوازی ڕاکە، بە حرام ناتوانێت خانوویە پێکەوە بنات، چۆن چاوی بەرایی ئەدا تۆ بە حەڵاڵی پێکەوەی بنی. بەجددی خۆشەویستان قەی چێکە ڕەخنە لە من ئەگرێ، ڕەخنە لە تۆ ئەگرێ، دڵت پێی سەغڵەت نەبێ. ئیمامی ئیبن قەییمە فەرمێ جیهادی نەفس و تێکۆشان لەگەڵ نەفسی ئینسانە 4 مەرحەلەیە، 4 مەرحەلەیە. شێخ محەممەدی کوڕی عەبدولوەهابی شەر ئەم خاڵانەی پێچێ لە ئیمامی ئیبن قەییم و زانایانی ترەوە وەرگرت، بێ شتێکی تازە نییە کە لە ئوسوڵ سەلاسەیە باسێکە. ئەفەرمێ یەکەم خاڵ مجاهدتها على تعلم الهدى ودين الحق. ئینسان زۆر گرنگە فێر علم بێ و فێر دین بێ، هیچ شتێوەنەی علم و دین قورس نییە لای ئینسان. جار وایە بە یەکێکڵی کتاب خوێنەوە بە قورئان مامۆستا 1 دقە سەیرێکم خەوم دێ، ئەوە زۆر قورسە، بەڵام ئامادەیە سەعاتێک لەسەر مۆبایل بێ، 2 سەعات لەسەر مۆبایل بێ، ئەتوانێت گوێ لە 10 وتار بگرێ، بەڵام توانای نییە یەکێ لە وتارانە بنووسێتەوە بەدەست. دین زۆر قورسە فێربوونی خۆشەویستان، بۆیە هیچ کەسێک ناتوانێت جیهادی نەفسی خۆی کە ئیلا بێ فێری علم و هیدایەت و ڕێگەی حەق بێ. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم مجاهدتها على العمل به بعد علمی. پێویستە لە دوای ئەوەی فێری علم و هیدایەتە بی کردەوەی پێ بکەیت. ئێستا ئێمە زۆر بەمان خۆمان بە دیندارە زانین، خۆمان بە ئەهلی علمە زانین، خۆمان بە شارەزا زانین، بەڵام کردەوەمان نییە. بۆیە لێرە و لەوێ خەڵکی سیقەی پێمان نەماوە. بۆیە پەرژینی قایم بێ لە ڕوودان دزێک ئەتوانێ 2 ڕۆژ قوتەوە بێ و خۆی بکاتە پێشەوای خەڵک، 2 ڕۆژ بە سیارەیەکی جوان 10 دەفتەر لە وەرەگرێ، 15 لە وەرەگرێ، 7 لە وەرەگرێ، خانوو بە خەڵکە فرۆشێ، دوای ماوەی کەڵێنی ئیعلانی کرد و ڕای کرد. بەجددی بۆیە ئێمە ناتوانین ببینە پێشەوای خەڵک، بۆ لەبەر ئەوەی قسەکانمان لەگەڵ کردەوەکانمانە یەک نییە. زوو ئەبینە گاڵتەچی دەم خەڵک. ئەگەر ئینسانی مسلمان لە دوای ئەو دینەی کە فێر ئەبێ، لە دوای ئەو عیلمە کە فێر ئەبێ، ئەگەر کردەوەی پێکرد یەکەم کەس نەفسی خۆی ئەبینی، ئەبێتە ئاوێنەی نەفسی خۆی. سێیەم خاڵ مجاهدتها على الدعوة على دين الحق. اینجا ئەبێ جیهادی نەفسی خۆت کەی دەستی خەڵک بگری، نابێ بڵێ حەقم نییە. گەورەترین نیعمەتێکیش بۆ ئینسان ئەوەیە جەهل لە خۆی دوور خاتەوە و جەهل و نەزانیش لە خەڵک دوور خاتەوە، زۆر نیعمەتە. چکەم بۆ ئێمە هەمومان نەزانین ساڵح بوون کابرا بۆ خۆی ساڵحە، بەڵام موسڵح ئیشێکی گەورەیە. ئەی نازانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیێ کەسێ فێر شتێکی خێرکە خێری ئەو ئەگا بەبێ ئەوەی خێری ئەو کەم بێتەوە. یعنی تۆ گەر مناڵێ فێری تەحیاتێ جوان بکەی، مناڵێک فێری سوورەتی فاتحە و نوێژ بکەی، مناڵێک زمان پێ بگری بە ئاەتەکانی قورئان و نووسینەوەی حرف، هەتا ڕۆژی قیامەت بەو حرفانە خێرکا بۆ تو ئەنووسێ و ئەویش یەکێتر فێرەکە، ئەوە نیعمەتی دەعوەکردنە بەڕێزان. بۆیە سەیر ئەکەی عولەما کە دەعوەیان کردووە ناویان بە گەورە ئەمێنێتەوە. ابن قەییم فێری علم بوو، فێری عمل بوو، فێری دەعوە بوو. بۆیە من ئیسە قسەکانی بۆ ئێوە نەقلەکەم لێرە. 4ەم خاڵ مجاهدتها على الصبر على مشاق الدعوة. دەعوەکردن و دینداری کردن و فێربوونی علم بەخوا برا سەبری ئەوێ. گەنجێک ئەتوانی ئەمڕۆ دڵی خۆشە و ڕیشێدانا و هەنێ ملتەزمە بێت ئای ماوەی ئەڵێ مامۆستا فێڵی کرد و فڵانە مامۆستا ڕاست ناکا و فڵانەکە چوم وایە و بۆ خۆی ئەوی شەکەوێتە سەر خەت وازی لێێنێ. بۆیە زۆر گرنگە ئینسان ئارام بگرێ لەسەر مەشاقی دەعوەکردن. کابرا سەیر ئەکەی نان بۆ مناڵەکان خۆی پێیا ئەکا بۆڵە کاتە سەریانە. ئەی تو چۆن بێزار نابی لە ناو خەڵکێکە کە داماوە هیچ نازانێ، کە شارەزایی وەکو پێویست لە دینیە، کە گوێ ناگرێ وەکو پێویست، کە فێر نەکراوە وەکو پێویست، تۆ وەکو باوک دەور ئەگێڕی، وەکو دایکێکی دڵسۆز دەور ئەگێڕی. ئەی ئەمە ئارامی ئەوێ. تۆ سەیری یونس کە عەلەیهی سەڵات وەسەلام بەس لە پێناو ئەو دەعوەیە وتی خەڵک هیدایەت وەرناگرێ و ڕای کرد. خوای گەورە چی لێ کرد؟ خستی اسکی حوتەوە. ولولا أن كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون. ئەگەر نەیوتایە لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين، من بەداماوی ملەتەکەی خۆمم جێهێشت ئەتا ئەم دەقەی من و تۆ لە مزگەوتە ئەبووین لە ناو سکی حوتەکە ئەمایەوە. پێغەمبەرێک لە پێغەمبەرانی خوا سەلامی خوای لەسەر بێ. ئارامگرتن لەسەر دەعوەکردن، ئارامگرتن لەسەر ئاراستەکردنی خەڵک، چاکردنی خەڵک. دوای ئەوە بەڕاستی خۆشەویستان خەڵکێک حەقی خۆیەتی گاڵتە بە من بکە، خەڵکێک حەقی خۆیەتی بە من بڵێ بۆ قاتەکەی جوانە، حەقی خۆیەتی والله گردنی ئازابێ کورە ئەو بە حرام ناتوانێت قاتێ باش بکڕێ، هەر بە حرام بە هەموو شێوازی ڕاکە، بە حرام ناتوانێت خانوویە پێکەوە بنات. چۆن چاوی بەرایی ئەدا
تۆ بە حەڵاڵی پێکەوەی بنەی. بەجددی خۆشەویستان قەیچێکە ڕەخنە لە من ئەگرێ، ڕەخنە لە تۆ ئەگرێ، دڵت پێی سەغڵەت نەبێ. خوای گەورە کە دەرگەیەکی خێری لە تو کردێتەوە بە قسەی ئەو وَإِن يَمْسَسْكَ اللَّهُ بِضُرٍّ فَلَا كَاشِفَ لَهُ إِلَّا هُوَ. گەورەترین جیهادی نەفس ئەوەیە ئارام بگری لەسەر ئەوەی خەڵکی ئاراستە بکەی بەرەو لای خێر، بەرەو لای قیامەتی خۆی. نابینی خەڵکێک لە ڕۆژی قیامەت ئازن و ئەبێتەوە لێ چی؟ خۆزگا لەگەڵ پێغەمبەرە ئەبووم صلی الله عليه وسلم. يا ليتني اتخذت مع الرسول بو لبروي حقكاني لو يبورون ابوه بيغمر صلى الله عليه وسلم ليه افرمي اللهم اهدي قومي فانهم لا يعلمون. خويا هدايتي عندي منا ناس كاتيك ناسيانو شويني كوتنو بردوان بو لسر دعوه خلشي اوا برز وكو صحابه دينيان جيان دا ايما